لە هەولێر خاوەن کێڵگەکانی پەلەوەری سنووری پارێزگاکانی هەرێم گردبوونەوە و داوایان لە هەریەکە لە وزارەتی کشتوکاڵ و حکوومەتی هەرێم کرد کێشەی بەرزبوونەوەی نرخی مریشک چارەسەر بکات کە هۆکاریم کێشەیە بەرزبوونەوەی نرخی پێداویستیەکانی بەخێوکردنی پەلەوەرە. خاوەن کێڵگەکان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕاشیان گەیاند نرخی پێداویستی و کەرستەکانی بەخێوکردنی پەلەوەر با ڕێژەی 135 بەرز بووەتەوە. ئەوەش بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی مریشک و کەمبوونەوەی خواست لەسەری. هۆکاری گرانبوونی مریشک گرانبوونی حەلەف لە 410 دلارەوە بۆ 520 دلار، گرانبوونی جوچکە لە 35 سنتەوە بۆ 80 سنت بەهۆی ئەوەی وەزارەت بازی لەسەر هێلکەی تروکاندن دانا. گرانبوونی غاز و گاز و کارەبای تیجاری زۆربەی کێڵگە پەلەوەریەکان ئیفلاسیان کردووە لە ساڵی پار بەهۆی ئەوەی مریشک بە 1500 ناری دەفرۆشرا. فرۆشتنی مریشک بە دینار بوو، بە دینارە هەم پێداویستەکانمان بە دۆلارە. گرانبوونی نرخی دۆلار بۆ هەر یەک وەرەقە 25,000 دینارە. زۆربەی نەخۆشیەکانی ڤایرۆس نەبوونی بازارێکی جێگیرەوە دەبوو ئەو بازارە لە حکوومەتەوە بەهاتبایە، مەسەلەن حکوومەت سعری بۆ ئێمە دانەبایە لە نەقابەی بۆ هەر کیلۆ مریشک بۆ ساعت دەواجینی لە 2500 هەتا 2750 دینار لە بازارش بە 3000 دینار فرۆشرەوە. داواکاریەکانمان کە لاریمان نییە لەسەر فرۆشتنی مریشک چونکە زۆرمان زەرەر کردووە ئەو هۆکارانەی ڕوونمان کردەوە بیخێنە بەرچاو بۆ گرانبوونی مریشک. تکایە بڕیاری مەرکەزی بێت نەوەک لە هەموو شار و دەڤەرێک بە کەیفی خۆیان و کێخوایی بێتن گومرگی هێلکەی تروکاندن هەڵگرن. بەشێکی ئەو خاوەن پرۆژانە باز لەوە دەکەن بەهۆی داخستنی ڕێگای بەغدا و بەرزبوونەوەی نرخی دۆلار کەرستە و پێداویستیەکان گران بووە. داواش دەکەن ڕێگای بەغدا بکرێتەوە و دەژڵێن بەکرانەوەی ئەو ڕێگایە کەمێک دۆخەکە باشتر دەبێت. جوچکە لە 30 سنتەوە بوویتە 80 سنت، یەک تۆن حەلەف 80 دلاری چوویتە سەر، یعنی ئەوانە هەموو بوویتە کولفەیەک لەسەر سەحب دەواجین و گەورەترین کولفەی سەحب دەواجین دۆلار لە 120,000 بوویتە 145,000، یعنی تۆ حیسابکە لە یەک دەفتەرە 2 ملیۆن ئەبێ زیادی بدەیت، یعنی کولفەیەکە زۆرە. من حسابی خۆم کردە 2700 دینار کیلۆی مریشک لە قەحا بۆ من ڕاوەستێت جگە لە سوتەمەنی جگە لە دەرمان و زایدەن هەموو شتێکمان دۆلارە، حەلەف، جوچکە، دەرمان، گاز هەموو شتێک دۆلارە، فرۆشتنەکەشن دینارە. ئەوە زۆر کێشەیەکی گەورەیە. ئێستا نایلێن مریشک لە سەیتەرەکانی سلێمانی نایل مریشک بۆ خواری و عێراق بڕواتن، مریکی چیلۆ و نیو هەتا 2 کیلۆ 800 ئەلێرە کەس نایخوا، ئێمە بەس مریکی گەورە دەخۆین، ناهێل مریکی بچووکیش بڕواتن بۆ خواری و عێراق. ئاخیر پەیامی وەزارەتی کشتوکاڵی عێراق وەزیری کشتوکاڵی عێراق دەرێ ئەمە پشت بە هاوردەی کوردستان دەبەستین بە مریشک 160. بەڵام هیچ ئاسانکاریەک بۆ من ناکرێت کە ئەمە بتوانین زیاتر لەسەر پێی خۆمە بوەستین. لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە هەڵمەتی بایکۆتی کڕینی مریشکی زیندوو بۆ ماوەی 15 ڕۆژ ڕاگەیاندرا و داوا لە هاوڵاتیان دەکرێت ئەو ماوەیە مریشک نەکڕن بۆ ئەوەی خاوەن کێڵگە پەلەوەریەکان ناچار بن پێش ئەوەی مریشکەکان مردار بێتەوە نرخیان دابەزێن و مریشکەکانیان بۆ بفرۆشێت. لە بەرامبەردا خاوەن کێڵگە پەلەوەریەکان دەڵێن ئێمە نرخمان بەرز نەکردوێتەوە بەڵکو بەرزبوونەوەی نرخی دۆلار و هاوکاری نەکردنمان لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و حکوومەتی هەرێمەوە هۆکاری ناجێگیری و بەرزبوونەوەی نرخی مریشکە لە بازاڕەکانی هەرێم. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.